ئەمن ئێستا لێ داوا لێبوردن دەکەم چونکە بەجددی نەمزانی بوو مامەم بێکەسە ئەمە مام دەزانیەت و هەر دەتەوێت ئەوان ئیشی خۆیان بکەن و لە کار نەکەون لێ داهاتی بەس ئێستا زانیم کە ئەوان چەندە هیچ و پوچن تو شەر کوڕی منی بابەکەی بن مامە لەم زۆر داوا لێبوردن دەکەم بەس سوالەکەم هەیە و بەجددی بڕواناکەم بەڕاست سۆما خوشیوانە سۆمایە کە پڕە لە محبەت و پڕە لە جوانی پڕە لە وەفا کو بەڕاست خوشیوانەیە کو بەڕاست خوشتی دیار و توانە خوا ڕووی سپیکە یا ڕەبی لە دنیا و لە قیامەتێ سێرکە هەژار باوکی من فێری خۆشەویستیەکی کردم بێمەرج و بێسنوور ئەگەر تای دنیا پشتر لێ بکە لەوەی کە کەسێکت خۆش بێ هەر دەبێت لە لای بمێنیتەوە بیسەلمێنیت کە خۆشەویستی پاکیانی چی باوکم فێری ئەوەی کردم ئەگەر ئەو ڕۆژە لەگەڵ تۆ بەهاتایەتم یعنی هیچ لە باوکمەوە فێر نەبووم نەمتوانی قسەکانی باوکم خەمەژێر بێ سۆما زۆر داوا لێبوردن دەکەم قسەکانی تۆ هەمووی تەواوە من غەدرم لێت دەکرد بەزە من زۆر ڕۆ قەرارمدا مامی منە بابی منە هەموو کەسی منە هەر ئێستا کردت بە مۆماری خۆم والله وبالله دەبی تۆرە دوا لێ بکەمەوە هەر نەزانی دیار و توانە کوڕی تۆ مامە ئەمن ئێستا زانیم کە داک و باب چەندە قیمەتە والله مامە نابی هەست بەوەی بکەی کە کوڕت نییە مامە دەبی وا جێوانت دۆ بگرمەوە هەر هەز نەکەی ئەوان کورتن با بزانی بەس ئەمنت هەیە کە داک و باب بەدستی جێگرەوەیان نییە و دووبارە بوونەوەیان نییە